وەفدێکی پلاتفۆرمی ژنانی ماردین بە مەبەستی کۆکردنەوەی زانیاری لەسەر ڕەوشی ژنانی کوردستان بە تایبەت ژنانی ئێزیدی سەردانی شاری سلەیمانیان کرد. Birinci amacımız dediğim gibi kadınların... یەکەم هەوڵمان ئازادکردن و هێنانەوە سەرخۆی ژنانە. هەوڵی دووهەممان بە بەڵگەکردنی ئەو ڕووداوانەیە کە ژنانی لەلایەن داعشەوە ڕفێنرابوون بەسەریان هاتووە و بردننی ئەم دۆسەیەیە بۆ دادگای تاوانی نێونەتەوەیی. ئێمە و توێژمان لەگەڵ نزیکەی 300 ژنی ئێزیدی و کەسانی تردا کردووە کە لە کەمپی پەنابەرانی تورکیادا بوون و مامەڵە ناڕەواکانی کە لەگەڵیاندا کراوە تۆمار کراون. وەفدەکە پێک هاتبوو لە 3 ژنە چالاکوانی باکووری کوردستان کە هەر یەکەیان تایبەتمەندی لە بوارێکدا هەبوو. ئەم هەڤدیتنان دکم بە ژنێن ئێزدیە نەهامە لە باکوور قەداندیە ئەv kampa ئامەد kampa شرنەخ ئێلە وێران شار سێرت مەوان کامپانە قەداندیە ئەv ژنێن ku ئەم بێژن فەرمانێک پڕ مەزن سەر ئێزدیە چێبوو. وەفدی ژنانی باکوور گفتوگۆیەکی کراوایان لەگەڵ ڕۆژنامە نووسان و چالاکوانانی ژنان لە شاری سلەیمانی ڕێکخست بۆ گوێگرتن لە نەهامەتیەکانی ژنانی کورد بە تایبەت ژنانی ئێزیدی. ئەندامێکی وەفدەکەش پێی وایە دۆخی ژنانی باکووری کوردستان لەم قۆناغەدا هەمان دۆخی چەوسانەوەی ژنانی ئێزیدیان هەیە ئەگەرچی ژنانی باکوور لە ژێردەستی داعشدا نەبوون. ژیانە باکووری کوردستانیش بەر وان قەدەخەکردنên van mehên dawî de giran e. Di nav taxên ku îro hatine qedexekirin an jî qedexe hatine kirin wastî zilmên herî giran pêk tê bi taybetî li hemberî kesên sivîl jî yanî wek dayîk ez mînakê bidim dayîkên ku hatine kuştin ji ber ku ji mal derketin bi rojan li erdê diman an jî dayîkek ku bi hemil bû ku bi zarok bû hat kuştin yani zilma û tundiya hemberî jinê di nav wan taxên li Bakurê Kurdistanê ku qedexekirin derket zilma herî giran e lewm em dikarin bêjin jinên Kurd îro li Bakurê Kurdistanê wekî jinên êzdî wê zilmê jiyan dikin û wê êşa giran em îro jiyan. گفتوگۆ کراوەکە لەلایەن سەنتەری میترۆ لە شاری سلەیمانی بۆ ئەو ژنە چالاکوانانە ڕێکخرابوو لەگەڵ چالاکوانانی ژنانی شاری سلەیمانی و ڕۆژنامە نووساندا. ژیار محەممەد دەنگی ئەمریکا سلێمانی.